20 ساڵ جارێکی دیکە کە بزوتنەوەی تالیبان دەگەڕێتەوە چۆن خەڵکی ئەفغانستان خۆیان لەگەڵ یاسا و ڕێسانوەیەکانی تالیبان دەگونجێنن و ئێستا دۆخیان چۆنەکە لە دۆخێکی مرۆیی زۆر خراپدان لەگەڵ بەڕێز دکتۆر سالار تاوەگۆزی مامۆستای زانکۆ گفتوگۆ دەکەم لە ستۆدیۆ لەگەڵ مامادەیە دکتۆر زۆر بەخێر بیت. دکتۆر ئەگەر باس لەوە بکەین لەماوەی ئەم 2 ساڵەدا کە تێپەڕیەوە بەسەر ئەفغانستاندا گلەیەکان زۆرن و چاوەکانیش زۆرن لەسەر ئەفغانستان چی ئەڵێن لەبارەی دەسەڵاتی تالیبان و حکومڕانی تالیبان لەماوەی ئەم 2 ساڵەدا؟ ئێمە کە تالیبان گەڕایە حکوم جۆرێک لە ئومێدمان بۆ پەیدا بوو جۆرێکش لە ناومێدی یعنی ئومێدمان بۆ پەیدا بوو کە ئەم بزوتنەوەیە سوودی لە هەڵەکانی ڕابردوو وەرگرت بێ لەو ماوەی کە حکمی لە ئەفغانستان کرد لە پێشتر لە ماوەی دەسەڵاتی پێشوویدا لە ساڵی 1996 بۆ ساڵی 2001 وتمان وجهێکی تازەیان ڕوویەکی تازەی جەماعەتی تالیبان دەبینین هاتوونەتە حکم بەڵکو چاکسازی بکەن و زۆرێکش لە مسلمانانی ناوخۆی کوردستانیش هاوسۆز بوون لەگەڵیان لە دەرەوەش مسلمانان هاوسۆز بوون کە بەڵێ پیرۆزباییان کرد و هەندێکیان خەیریان بۆ کردووانە ئەم هاوسۆزیە بەردەوام بوو بەڵام ئەو نمونەی کە نیشانیاندا سەرەتای هاتنیان نمونەیەکی جوان بوو دووسیان وتیان ئازادی بۆ ئافرەت فراهەم دەکەین تێڕوانیمان گۆڕاوە تالیبانەکەی پێشووتر نییە بەڵام لە ئەرزی واقعدا دەبینین زۆر پێچەوانن بە تالیبانەکەی پێشووتر وردە بەرەو نوسخە تونترەکەی دەڕۆنەوە تالیبانی پێشووتر ئەگەر پەیوەندی لەگەڵ هەندێک حیزبی ئیسلامیدا لەگەڵ هەندێک ڕێکخراوی ئیسلامیشدا باش بێسە لەگەڵ ئەوانشا پەیوەندی نییە کەواتە پارێزگاریان لە هەفرەت چەشنی نەکردو لە ناو خودی ئیسلامیش ئێستا یەک جۆر لە حکم پەیڕاو دەکەن کەەوە حکمێکی تاکڕەهەندیە و هەرچی وەک خۆیان نەبێ فڕی دەدەنە دەرەوە دۆخی مرۆیی زۆ خراپە منداڵان تەنها ئەو منداڵانەی لە تەمەنیان لە 5 ساڵ کەمترە 5 ملیۆن لەو منداڵانە لە ژێر مەترسی برسێتیان نەخۆشی دەرونی زیادی کردو من لەگەڵ هاوڕێکی باسی ئەوواکەین سەرەتا بە ئەوە بڵم ینی نەوەیەک هەیە کە لە ماوەی ئەو 20 ساڵەی لە ئەفغانستان ژیاون کە دوور بوون لە دەسەڵاتی تالیبان و بە جۆرێکی دیکە ژیانیان کردووە ئێستا کە تالیبان گەڕاوەتەوە ئەوان ئەبێ دۆخیان چۆن بێت چونکە ئاگادارم کە تۆ پەیوەندیت هەیە لەگەڵیان دۆخی ئەو نەوەیە زۆر خراپە ڕێژەی نەخۆشی دەرونی لە ناوێنە زیادی کردووە بەشێکی زۆریان گۆشەگیرن لە ماڵەکانیان بە تایبەتی بێکاری بەدەست بێکارێکی زۆر و تاقەت پڕوکێنەوە دەناڵێنن ئەمە نەک ئافرەتان بەڵکو گەنجانیش بیر لەواکەنەوە بەردەوام وڵات بەجێبێڵن ڕێژەی هەڵهاتن لە وڵاتەکە بەرەو ئێران بەرە وڵاتانی تر زیادی کردووە و تەنانەت ئەوانشی کەوا لەسەر کارن خۆشحاڵ نین بەو کاری کە تێیدان تەنانەت کێشێ موچە دواکەوتن هەیە سەرەتا کە تالیبان هات وتیان موچەی 3 مانگی ڕابردوو دەدات خەڵکی خۆش بەڵام دۆخی موچە خۆران ئێستا لە تالیبان لە ئەفغانستان زۆر خراپە تەنانەت کار گەیشتۆتە ئەوەی حکومەت بیر لەوە بکاتەوە خەڵک لە بری موچە گەنمیان بدات یانی بەدوای هەندێک بەدیلە ئەگەڕێ و ئەمە لە ئاستی معیشەتی خەڵکەوە ینی سەربازێکی ئەوان $142 وەردەگرێت ئەمەش زۆر کەمە بەشی ژیانی ناکات لە هەر ڕوویەکەوە تۆ سیرەکەی دۆخی ژنان و کچان لە خوێندن ئەو هەر زۆر خراپە کچان و ژنان بەردەوام داوای مافەکانیان نەکەن ئەوانە جیلێکن کە لە ماوەیە کا پەروەردە بوون کە تەتەوەریان بینیوە ئەنتەرنێتیان بینیوە دنیای پێشکەوتنیان بینیوە بەڵام ئێستا تەحملی ئەو جۆرە لە ژیان ناکەن بۆیە ژنانی ئەفغانی ئازادتر لە پیاوان دێن داوای مافەکانیان نەکەنەوە بەردەوام لە ئاستی دەرەوەش داواکرێ کچان و ژنانی ئەفغانی بگەڕێنەوە بۆ خوێندن بەڵام من ئەمە زۆر بە مەحاڵ دەبینم چونکە لە تێڕوانینی تالیباندا ئافرەت تەنها 2 جار بۆ هەیە بچێتە دەرەوە جارێکیان بۆ مێردکردنەوە جارێکیش بۆ قەبرستان لەبەرەوە ئەوان لە بەرامبەر ئەو هەموو ڕەخنە نێو دەوڵەتیانی کە لیان گیرا وتیان تەرکیز لە یان تەکەز لە جێبەجێکردنی شریعەت دەکەینەوە کەواتە وتیان هەتا ئێمە هەبین شریعەت جێبەجێەکەین شریعەتش جێبەجێکردن دەکەن بەو نسخە بەو تێڕوانینە تەسەوفانەی نییە کە هەندێک کەس بۆ تالیبانی هەبوو کە گوایە لە بەرەوەی تەسەوفن ڕەنگە نەرمونیانتر بن بەڵام نسخەیەکی زۆر توندی بڵێم
يعني دابڕاوانەیە لە واقع. باشە کە بەم شێوەیە تۆ باسیەکەی و هەروەها ینی لە کۆبوونەوەی چەند ڕۆژی ڕابردوونەتەوە گرتوەکانی ژنێنەری نەتەوە گرتوەکان ئاماژەی بۆ کرد کە دۆخی ئەو سیاسەتەی بەرامبەر بە ژنان و کچان پەیڕەویەکە تالیبان شایانەوەیە کە بخرێتە تاوانەکانی دژ بە مرۆڤایەتیەوە پێتان وایە کە شتێکی لەم جۆرە دەکرا خودت ئەمری تالیبان درێژ دەبێتەوە لەگەڵ ئەفغانستان؟ هەوڵە نێودەوڵەتەکان بەردامە. وەزیری دەرەوەی ئەڵمانیا جەختی لێکردەوە، وەزیری دەرەوەی چینیش بە هەمان شێوە باسی ئەم مۆزعی ئەفغانستانی کرد. بەڵام لە داهاتوویەکی نزیکە بڕۆناکەم ژنانی ئەفغانستان بتوانەوە ئازادی بەدەست بێنن و دەبێ خەڵکە تێر بێ لە حکمی ئیسلامی ئەو حکومەی تالیبان نیشانی دەدا و ماوەیەکی زۆری دەوێت تا هەوڵەکان لە دەروەش هەن بەوەی کە ئۆپۆزیسیۆنێک دروست بێ بۆ بەدەسڵاتی ئەوە. بەڵام بارودۆخی ناوچەی جارێ ڕێگەنادا کە ژنان و ئازادی کە دەخوازن بە ماوەیەکی نزیک بەدەستی بێن. ئەی هەوڵە نێودەوڵەتیەکان هیچ سوودێکیان نابێت لەم بارەوە؟ سوودیان دەبێت بۆی کە بۆچونکە کاتەوە کۆڕایەک دروستکە، بەڵام لە باریکردەیە بڕۆناکەم بەنووسی. پێتان وایە تالیبان بەو دۆخە داراییە زۆر خراپەیەوە بۆ قەیرانە مرۆییەوە کە تووشی وڵاتەکە بووە بەو سەرکوتکردنە و سنووردارکردنی ئازادیەکان تا ڕادەی نەهێشتن بە تایبەت بۆ ژنان و کچان و بەگشتی لە ڕووی مرۆییەوە. پێتان وایە کە دۆخی ئەفغانستان بەرەو کوێ ڕوات؟ بەرەو داهاتوویەکی زۆر تاریک دەڕوا. بەرەو ڕۆژانە راپۆرتەکان پێمان دەڵێن ئازادی ڕۆژنامەنووسان بە تەواوەتی بەرتەس ئەکرێتەوە وردە سزا زیاد دەبێ، خەڵک ئەوەی کە ڕەخنە بگرێت دیگرن، ئازادی گشتی نییە و یعنی لە هەموو ئاستێکە بارودۆخ خراپە، لە هەمووی خراپتر بارودۆخی دارایی ئەو وڵاتەیە کە تا ئێستا پشتی بە هاوکاری نێودەوڵەتەکانی پێشووتر دەبەست کە مابوو ئەوەش نامێنێ و لە بەرامبەرە چوو مادەی هۆشبەری قەدەغە کرد. بەڵام نەتەوەی گرتوەکان پێمان دەڵێ کە ئامارەکانی مادە هۆشبەرەکان هێشتا سەرباری ئەو دیعایانی تالیبان کە گوایە قەدەغەی کردووە ئامارەکان شتی خراپترمان پێ دەڵێن. ئەو مەنعکردنی تالیبان بۆتە هۆی ئەوەی کە بەنهێنی و بەدزی چەندین گروپ پەیدا بن کە خەریکی ئەم مادەی هۆشبەرە بن. یعنی هیچ ئەمەلێک نابینم لە ئێستاوە بۆ داهاتوویەکی نزیک. زۆر سپاس دەکەم دکتۆر سالار چاوەگۆزی، مامۆستای زانکۆ، زۆر سپاس کە میوانم بوویت. دەستخۆش.